کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی دەبێ بیری ئەوە بکەیتەوە ڕۆژێکیش دێت و لێرە دفن دەکری. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم چی دەفەرموو؟ دەیفەرموو وئنا إن شاء الله بكم للاحقون. إن شاء الله ئێمەش دەگەین بە ئێوە. بەخوا باوکمان با پیرەمان ئەولاتر کە ڕەحمەتی خوا لەبێ هەموویان وەفاتیان کرد، دایکمان نەنکمان ئەوەی کە ڕۆی ئەوان نایەنەوە بۆ لای ئێمە دەڕۆین بۆ لای ئەوان. وئنا إن شاء الله بكم للاحقون. ئێمەش دەگەین بە ئێوە، دەگەین بە کاروانی ئێوە، کەواتە بزانە ڕۆژێک دێت کاروانەکەی تۆش دەکەوێتە ڕێ. ئەمڕۆ یا سبەی دەڕۆی سەردانی گۆڕستان دەکەی، بەڵام سەردانیکردنی گۆڕستان دوو جۆرمان هەیە. جۆرێکان ئێستا کە زیندوین خۆمان دەڕۆین بە پێیەکانی خۆمان دەڕۆین. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر. خوای گەورە مردن بە زیارەت ناوە بە. بۆچی؟ لەبەر ئەوە قەبر شوێنی یەکجاری مرۆڤ نییە. سەردانیەک دەڕۆی بۆ شوێنێک ماوەیەک لەوێ دەبی دوای هەڵدەسی دەڕۆی. سەردانیکردنی گۆڕستانیش ئێستا ئێمە بەپی خۆمان دەڕۆین، بەڵام ڕۆژێک دێ لەبان شانی خەڵکی دەڕۆین. حتى زرتم المقابر. ئەو ڕۆژت لەبیرە کە دەمان خەنەش سەرشان دەمان بن بۆ گۆڕستان، چیت بۆ ڕۆژە ئامادە کردو کە دەڵی وئنا إن شاء الله بكم للاحقون. ئێمەش دەگەین بە ئێوە، بزانە ڕۆژێک دێت لەسەر شانی خەڵکی دەگەی بۆ مردوانە. بەخوا پێیەکانت دەستەکانت چاوەکانت هیچی ئیش ناکە. هەرچی خەڵکێ بەدەو تا ئەگری بەس گوێ لە کەس نییە، ئاگات لە کەس نییە. بە خۆتا بچۆرە ئەمڕۆ بۆیە سەرنجامی مردن بزانە بۆ کوێ دەتبا، بۆ جەهەنەم یا بۆ بەهەشت. دوای مردن بۆ کوێ دەڕۆی؟ بۆیە خۆت ئامادەکە ئەمڕۆ بە ئیزنی خوا ئەو زیارەتە ئەو سەردانیە لە پێشمانە، بەڵام کێیە نازانین، کەواتە خۆتی بۆ ئامادەکە.